روش باش بینرین هیجا و هنگلک بخیر هاتنا دمکنو یه برنامه لافگاندنا کردان کرد کنکشن. ابوی هیویه که ام کردان بگهین نئه که سرحاتی و بویرن لجهان دقامن پیک بهورین داخل شمو جویره جه استودیو دنگ امریکا لواشنطن دی سی دید گلو. برنامه ایرو دا اسد شر مان و نمانه لحلب دیکا وزیر بروانیا امریکا دی بیجتن او مسمار تابوت اسدا. قالوا علوي ترايا أولياء بنمال أسد كينا مرة بورتك تايبت هيا سرق أوباما فرمانك نو جبوت وليان لسر إيراني موردكا كاريگريا روجنما گريا كردي للدرفي كردستاني نافروكي هفايفينكا كونكشنا آزاديا هاتنو چونا وگرين HIV بجيهاني وملوانك أمريكي ريكوردا جمارا ميداليين زيري لأولمبيكان مشكينا سلافين دوباره بینرین کرد کنکشن سروکی سوری بشار الاسد بیشتن شرعی هیزینوی لدیجی سرهلدان لحلبه دی پاش روجا ولاتی دیار بکا و لهمان دم وزیر بروانیا امریکا لیون پنیتا دی بیشتن او شر مسمار تابوتا اسده. سرهلدایان کریارین لدیجی سربازن حکمتی برفره کرنو تانکن وان جو حکمتی گرتین بکار اینان د بمباران کرنا ناوندک هیزن هوایی د الحلبه. سربازن حکمتی جی جبوت ولستاندنی رندکا صلاح الدین یا حلبه بفروکا تانکو توبا بمباران کر. لی چند رندکن شامی یا پایتخت جی شردن برا هر دو آلیان ده هر بردوامه. هر لویدمی هنگ جدرین امریکی گوتیا دزگهن راگهاندنا روش آوا سروک باراک اوباما لدسپیکا افصال فرمانک مورکر رد دزگه زانیارین امریکی CIA و آژانس دین امریکی حتی پشتوانیا سرهلداین سوری بکتن لجواتا پاراسلان اجتماعی رازی نبو تیبینیان بدت دنگی امریکا سبارت وان راپورتان. بله وزیر بروانیا امریکا لیون پنیتا لگرکا روش آوا پیش بینی کرکو شر حلبه دلیویا داویا رژیم اسده. اگر او بردوام بن لسر وان ایریشن تراژیک لسر گل حلبه از باور دکم او بزمار لتابوتا خواه بده و اف نشانکه که رژیم اسد و بداوی به جبر وان توانین دجی گل سوریه. لدمكو هيزن أسد وبتعيبات شبيحة سركيشيا شرن دجي سرهلدان دكن شافدير باور دكن بنمانا أسد علوي أو كيمانيا أولي يا بنمالا أسد جي وتفايا هيزن شبيحة دي بنا آرمانجا تولستاندني. قالوا علوي كينا أو تيريا أوليا رجيما أسد دهان صالين حكمرانيا سوريا دا بشتا خبوانا قرم دكر أو 12 جسدي جسر هجميريا خلقي سورينا لتفايا هيزن شبيحة ينتايبت جبو باراستنا رجيمي جوانا بيكتين أو هستينا خطابار كرن بخرابترين كرياران لقلق علويين دناف سوريا دا وعلويين لتركيا جي دبيجن أو بشتفانيا أسد ناكن. لشاری انتاب لترکیا و لپرستگاهی علویەکان دا کە بەجەم ناودێر دەکرێت سروتی ئاینزایی علویەکان بۆ زۆرێک لە مسلمانان نامۆیە هاوشێوەی وێنەی 12 ئیمامەکەیان کە بە دیواری پەرستگاکەیانەوە هەڵواسراوە. لە ئەنتاب علویەکان وا هەست دەکەن تێگەیشتنێکی کەم هەیە لە ئاینزاکەیان و قەیرانی سووریاش سەختتری کردووە. ڕێبەری ئەم جەمە حسێن کەسکین دەڵێت حکوومەتی تورکیا لایەکی گرتووە دژی علویەکان. beklentiler içerisinde değiliz bu hükümet. Aşkaraya hükümeti Türkiye piştivanıyla kê dikat li Sûriyada. Hükümet birînekan daxuyaniyet û kêşeke li Sûriyada betir dikat. Bunu da özellikle kaşıyıp duruyorlar. کەسکین گازەندەی هەیە و دەڵێ عەلەویەکان لە تورکیا دووچاری جەفا و مەینەتی دەبنەوە. Hükümetten biz umduğumuzu bulamıyoruz. Onlar Hükümet بە جیاواز دەمانبینی لە خۆی هەرگیز گوێ بە هیچ شەکی لە کێشەکانمان نادا. ئەم جۆرە هەستە ڕنگدانەوەی ترسی عەلەویەکانە لە سووریا ئەگەر سەرۆکی سووریا بکەوێت کە خۆی عەلەویە و زۆرێک لە کەمایەتیەکان لەوانە کریستیانەکان و دروزیەکان ترسیان لە باڵەدەستی سوننەکانە. ئەندامانی ئۆپۆزیسیۆن دەڵێن حکوومەتی سووریا وا سەیری سەرهەڵدانی گەلی سووریا دەکا کە یاخیبوونی سوننە ڕادیکاڵیەکانە و دەبێ عەلەویەکان بەرەنگاریان ببنەوە. لەم بازاڕەی شاری ئەنتاکیای نزیک سنووری سووریا قەیرانی سووریا باڵی بەسەر هەموو قسە و باسەکاندا کێشاوە.
سەروێت دوزگان دوکاندارە و دەڵێت تورکیا ڕەوشی سووریای خراپتر کردووە. Bu bağlamda düşünülecek olursa özel anlam بۆ خۆم ئەلەویم پێم وانیە گرنگترین شت ئەوە بێت ئایا سنیت یان ئەلەوی پێوەستە مەساڵەکە سەبارەت بە بەهای مرۆڤ بێت. bir desteklemiyor. قەیرانی سووریا بە شێوەیەکی بەرچاو خەڵکی لە ئەنتاکیا دابش کردووە لەسەر بنچینەی ئاین و ئاینزایی هەرچەندە زۆرێکی خەڵک ڕوانینی خۆیان باز ناکەن، بەڵام لەم بازاڕەدا یەکشت زۆرێک لە دوکاندارەکانی یەک خستووە ئەویش کەمبوونەوەی کارداریانە لە وەتای قەیرانەکە لە سووریا دەستی پێکردووە. ثائر عەبود عەلەویە و چەندان ساڵە چالاکوانێکی لە ئەنگلی دیموکراسیە، دەڵێت عەلەویەکانیش لە سووریا ڕوبەڕووی مەینەتی دەبنەوە. بە تایبەتی کە ئەلەوی بیت ئەوە یانەی دوو جار جێمەترسیت بۆیان و دوو جار سزا دەدرێت. عەبود دەڵێ ساڵی پار بۆ چەند مانگێک گیراوە و ئەشکەنجە دراوە بەر لەوەی ڕابکا بۆ تورکیا و کەسوکارێکی زۆر لە سووریا جێبهێڵێت. شۆڕشێکی سڤیلیە، کریسیانمان هەیە، ئەلەوی هەیە، دروز هەیە، سنە هەیە. کە تو یەکێک بکوشیت یانی دەتوانیت 1000 کەسیش بکوشیت، بەڵام ناتوانیت بیر و باوەڕ بکوشیت. حکوومەتی سووریا هەوڵێکی بێهودە دەدات بۆ لە ناوبردننی بیر و باوەڕی شۆڕش. عەبود دەڵێت شۆڕشی سووریا شۆڕشێکی ئاینی یان نەژادی نییە، بەڵکو شۆڕشی ڕووخاندنی دیکتاتۆرێکە و دەشڵێت هیوادارە بگەڕێتەوە بۆ سووریایەکی ئازاد. سەرۆکی ئەمریکی باراک ئۆباما فەرمانێک نوح ئیمزا کرد تۆلەیە نوح لەسەر کەرتێ هێز و تهنی و پترۆکیمیایین ئیرانê dadinêtin mebest jê rêgirtina li find û fêlên Îranê li civaka nifneteweyî di berdewamiya bernama xwe ya navokî da. Lê serokê Îranê Mehmûd Ehmedînejad tirane bi wan toleyan dike û dibêjitin ew bêmana ne. تشتێکی gelekî pêkenîne. Rojava petrolê wekû çekekî siyasî bikardîne li dijî welatekî xwedî petrol. Ev reftareke bêwate ye ji jimareke siyasetvanên bêsûd û pêdiviya wan bê petrolê heye. Zêdebarî toleyên nû jî Wezareta Xezîneya Emerîkî dorgirtin danan ser navendeka diraviya Çînê û navendeka diraviya Iraqê bi tawana hindî kardariyê digel bankên Îranê kirine. Di daxuyaniyeka Seraya Spî de Serok Obama got pêngavên nû bo qeyîmkirina hewlên vederkirina hikûmeta Îranê ne ku hêşta xwe ji pêgirtinên xwên nêfneteweyî veddize. Bîneran destpêka rojnamegeriya Kurdî li derveyê Kurdistanê bû û pitire ji 100 salan rojnamevanên Kurd ji bo azadiyê rû dikin welatên din. Erê heta çendê wan karîgerî heye. Me ev pisyar arastey rojnamevanekî Kurd kir ji bo çendîn dezgehên ragihandinê li derveyê Kurdistanê kar kiriye. Rastî rojnamegeriya Kurdî li derve يعني مرف نشد بيجد ما جبلي دنجي أمريكا ما رجنا بكردية جبلي دنجي أمريكا ما تشتكي وصلين تشبيت نكال التكنولوجيا نيو راجع هندنة وكي إنترنت هند دليفات بيدا بينكو دنجي كردي بجهيد وكردان ساتلايت جي بهربة الأوروبا جي ساتلايت هنا بله او ستلایت جی راستی ما تشتکی دیو گیردد او جی آزادی روزنامه‌گری و روزنامه‌وانا او ستلایت جی در و گیردای نبهنده لایا و بهند شین بیجین بلاین نینن و روزنامه‌گری هک بلاینی نبید زور زحمت مسیج بگهید آن خدمت کادرس پیدا کرد. سیدا هاشم امروز گازندی دیکین الراگهاندنا کردی بگشتی ستلایت کردی روزنامه‌ین کردی لگلکان کو سر به پارتیانه بهره بتر اللي حتى او يندرفجي بلكي قالك شو انا سرب لا انا تابع اگر بحثي خوب كن دنجي امريكا جو سرب حكومتها امريكيه اگر برنسيب انه جدا بنجي لي اجبرتي امي غازن دي جي كردادكين براستي نسبه امريكا راست دنجي امريكا بس وكي ام زانين دستور امريكي وقانون امريكي حكومه دستينه ناف راگهاندنه راگهاندن ویره آزاده و بو کردستان جی ام باورکین گلک پنگاوت پیشکفتیت هاتی نکرن الهمی مجالاتا تنیل روزنامه‌گری و روزنامه‌وانی پیتویه او پنگاو مازن پیدا کردن آزادی کردن روزنامه‌گری کردستانه حکومت امریکا و اروپا همیه
حکومت دسالاتنین سر روزنامه‌گریه جبر هندی آزادی روزنامه‌گری پتر خدمت گهینید او جروی ناور بله جروی ناوروکی و اگه جروی تکنیکی وان بری خوب دینی راگهاندنا کردی ام جاوی نادی بینی الویری پنگاوا کامزنهات یکیرن چونکی نوکه روزنامه‌گری دست روزنامه‌وان نمایه یه چیه دست خلکی دا مروفا دا مل شورشت عربي او بجنه بهار عربي مديد چوا شيان خلق سرجاده آن ایران مديد الشورش كسك چوا خلقي بموبايل رسم ديهاند و بساتلايت آن فيسبوك و تشتديت جهاندن سكايب دنگه خود جهاند و راستی جهاند دنیاه بله بینران هون دکارن وی هف ایوینا دگل هاشم علی مندی بدریجی لسر مال پردنگی امریکا تماشا بکن www.voanews.com/كردي لكونفرانسي ايدي زيليرا لواشنطن بشكداران داخوازا هلانينا بند كريني لسر هاتنو چونا وگرين فيروسا HIV كر او فيروسا دبا اگرا نخوشيا ايدي زي بري 2 سالان سرک اوباما بند كرين لسر هاتنو چونا وان جوالاتين بياني بوناف أمريكا هلاني مارما پالما یەکێکە لە داکۆچکاران لەوانەی نەخۆشی ئەیدزیان هەیە و خەڵکی نیوزیلاند و 19 ساڵە هەڵگری ڤایرۆسی HIV-ە 6 جار سەردانی ئەمریکای کردووە لە دەمی قەدەغەکردنی هاتنەناوەی ئەوانەی هەڵگری ئەو ڤایرۆسن. مارما دەڵێ ئەو ڕەوشەی تیادایەتی شتێکی کەسێتیە و حکوومەت چکاری بەسەریەوە هەیە. ئەمریکا 2 ساڵ لەمەوبەر ئەو قەدەغەکردنی هەڵگرت ئێستا 46 وڵات هەن کۆتوبەندیان لەسەر چوونەناوەی ئەو کەسانە هەیە کە ڤایرۆسی HIV-یان تیادایە. قەدەغەکردنێکی زۆری هاتوچۆ سەپێنراوەتە سەر ئەو کەسانە و هەر لە ڕۆژانی سەرەتایی بڵاوبوونەوەی زانیاریەکان لەسەر ئەم دەردە ئەو قەدەغەکردانەش هاتوونەتە ئاراوە. داکۆچکاران دەڵێن ئەو کۆتوبەندانە پێویست نین و پێشێلکاریەکی تەواوی مافەکانی مرۆڤە. ڕیچارد ئێلیات بەڕێوەبەری گشتی تۆڕی HIV لە کەنەدا دەڵێ قەدەغەکردنی هاتوچۆ سیاسەتێکی گشتی خراپە چووکەوا دەکا خەڵک ڕاستی نەڵێن هەروەها واش دەکا ئەوانەی هەڵگری HIV بەشداری لەم کۆنفرانسانەدا نەکەن و نەتوانن ببنە بەشێک لەو هەوڵانەی بۆ لەناوبردنی ئەیدز دەدرێن. میشل تۆبین کە خەڵکی ئوسترالیایە ستایشی ئەمریکا دەکا بۆ هەڵگرتنی ئەو قەدەغەکردنە لە ساڵی 2006دا بە دەستگای کۆچبەری ئەمریکای گوتووە کە هەڵگری ڤایرۆسی HIV کاتێک دەویست لە لۆس ئانجلسەوە بچێ بۆ کەنەدا. 2 پرسیار هەن لەو داوایانەی پێشکەش دەکرێن بۆ وەرگرتنی ڤیزا بۆ ئەمریکا یەکەمیان ئەوەیە ئایا بەنگ و مخدراتت بەکارهێناوە یان خۆت پێوەگرتووە ئەوی تریشیان ئایا لە 10 ساڵی ڕابردوودا هیچ بەشداریەکە لە لەشفرۆشیدا هەبووە. داکۆچکاران دەڵێن ئەو دوو جۆرە کەسانە بەشێکی گرنگ دەبن لە هەوڵەکانی لەناوبردنی ئەیدزدا و پێویستە ڕێگەیان لێ نەگیرێتەوەی بچنە وڵاتانەوە. کوێنسی مەکئیوان یەکێکە لە داکۆچکاران و دەڵێت ئەو دوو پرسیارە وای کردووە زۆرێک لە هاوڕێکانی نەتوانن بەشداری لەو کۆنفرانسەدا بکەن. داکۆچکاران دەڵێن چارەسەریە تەندروستیەکان دەرفەتی ڕەخساندووە ئەوانەی هەڵگری ڤایرۆسی HIV ژیانێکی ئاسایی بژین. لە زۆر باردا دەرمانە نوێیەکان وایان کردووە ڤایرۆسەکە لە خوێنی توشبۆکەدا بمێنێ بەڵام پێناچێ بگوێزرێتەوە بۆ یەکێکی تر. و پشتی 2 میدالین زێری برین لە ئۆلیمپیکە لەندەنێ مەڵەڤانێ ئەمریکی مایکل فەلپس ڕیکۆردا جیهانی شکاند بە دەستڤەئینانە 19 میدالین زێری. ji werzijvanên Emerîkî rasirketin di Hindê dabû Michael Phelps rîkorda wergirtina jimara mîdalyan şikand. Bi wergirtina 2 mîdalyan li Olimpîkên Londonê jimara mîdalyên wî gihişta 19yan. Michael werzijvanê 27 saliyê Emerîkî li bajarê Baltimorê wîlayeta Maryland bûye berî bibite qehremanê melevan li Olimpîkan ew navdarê beyzbol û futbola Maryland bû. بینرین لی هفگاهاندنا کردان کرد کنکشن هون دکارن ببن حوالین مین فیسبوکی www.facebook.com/kurdconnection اوه ایمیل مایا kurdconnection@voanews.com حتا لی هفگاهاندنا کادن هر شاد ساخ و بسلامت بن.